بەڕێزان بۆ ئەوەی لە مۆزوعی گرامەری بەجوانی وەڵامی شتێکتان دەستکەوێ تەماشای ئەمە بکەن بۆ نمونە ئەمە گوگڵە باشە هەر بنووسە any بۆ نمونە book any books بەس بنووسە English grammar زانە چیت بۆیێنێ is it any book or any books باشە ئەڵێ all of these are properly formed sentences. The ones with any and count singular are unusual but not wrong. تێگەشتی ماوەسە ڕۆشنە؟ بەڵێ تێگەشتم بەسیار. ئەڵێ هەر جارێک the ones with any ئەگەر ئەوانە بەکاربێنی کە ئێنیەکی لەگەڵایە and count singular کە تاکە are unusual توزێ ناطبیعیە but not wrong بەڵام هەڵە نییە. I don't have any book means the same as I have no book. Have you ever seen any people tree is more unusual because any and ever seem to complete the focus. Agar her is any single or plural. Any is normally used with plural. بنورمال لقل plural بكاري. يعني بونمونا بلي any spies آسايا. بس من قمان بوشتي شيكا الروا. قمان بو أمريكي بريطانيا كش الروا. تصوركم لبريطانيا كا جمعكا بوشوازة آسايا به. لأمريكا لوجه زورجا تاكاكي بكارين. An uncountable nouns in questions, negatives, and conditional sentences. Do we have any beer? Yes, we do. It's in the fridge. Do we have any glasses? Beer جميراوا, glasses جميراوا. سيركي وتوتي any is normally used with plural. طبعا ئەم جۆرە شتانە تۆ جاری وایە شتەکە زۆر ئاسانە بەڕێزان وەنیە ئێسێمە شتێک ئەخوێنین ئێستا مناقەشی شتێکین کە زۆر ئاسانە بەڵام تۆ پرسیارت لە جاری وایە لەم ئاسانانە بۆ دروستە بێت لە شتی ئاڵۆزا زۆر جار پرسیاری بۆ دروست نابێت بەس لە شتی سادا لەبەرەوەی هەمووی زۆر واضحە شتێکێ بە خەیاڵتە ئەرێ ئەوە بەڕاست ئەمە ئەبێ ئاواهی من ئەوە بەکاربێنم any book or any books. تەماشاکەن. سێرچکە دڵنیام زۆر شتی باشتان دەسەکەوێت. کاتێک کە تۆ گومانت لە شتێک دروستە بێ ئەمە وا دیارە بە زمانێکی کە نووسرا بووە بزانم تەرجمەی کرد. ئۆکێ کێشە نییە. ئەڵێ I haven't read any books by Tolstoy. Siraki any badwa kohatwa. I came across this sentence while reading my Oxford dictionary. Then I thought sprang to my mind. Hang on, shouldn't I say I haven't read any book by Tolstoy? باشە ئەبووە ئەویش هەمان شتی بۆ دروست بووە ئەڵێ من کە ئەوم ئەخوێندەوە دوایە و پرسیارم بۆ دروست بوو ئایا نەئەکرا بڵێم any book. I can only name one book. Pasha, War and Peace. Ale tanha kitebeka War and Peace bu by Tolstoy, and I'm not completely sure. لو تكسك والله مياه بيتوا. I haven't read any books by Tolstoy. I haven't read. I think both are correct. أما نفر والله مياه بيتوا.